لە سۆران ژمارەی توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنا کەمی کردووە، بەڵام ئەوەی لە ئێستادا تووشی کۆڕۆنا دەبێت باری تەندروستی جێگیر نییە و پێویستی بە پێدانی ئۆکسجین و چاودێری چڕ هەیە. لە ئەمان کات ڕێژەی گیان لە دەستدانیش زیاد بووە. ڕاستە وەزعەکە لە دابەزینە، بەڵام ئەو کەسانێک کە تووشی کۆڕۆنا دەبن وەزعیان باری تەندروستیان نازێگیرە و دەکەونە مستەشفایەکان و هەروەها ئەوانەی لە ماڵەوەشن لە ژێر چاودێری دکتۆرەکاندان و هەروەها هەندێکیان پێویستیان بە ئۆکسجینە و سەرڕای ئەوەی کە ئەو نەخۆشانێکە لە لای ئێمە داخل دەکرێن باری تەندروستی ناجێگیرە بە جیاوازی ئەو نەخۆشانەی کە لە ڕابردوو زیاتر ئەو نەخۆشانێک کە ئێستا تووشی کۆڕۆنا دەبن باری تەندروستیان ناجێگیرترە لە ئەوەکانی دی بە حکمی تکەم بردن زیاترە و هەروەها بە توندیش دەگرن، بۆیە دەبێتە هۆی باری تەندروستیان ناجێگیر دەبێت و لە ئەنجامدا وەفات دەکەن. بە بەراورد لەگەڵ ڕابردوو ئێستا تەنها کەسانی بە ساڵەچوو نەخۆش نین لە کاتی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا دۆخی تەندروستیان ناجێگیر دەبێت، بەڵکو بەپێی ئامارەکانی تەندروستی ڕێژەی گیان لە دەستدان بەهۆی کۆڕۆنا لە نێو گەنجان و تازە پێگەیشتوانیش تۆمار کراوە، تەنانەت کاریگەری لەسەر منداڵانیش دروست کردووە. ئێستا زیاتر لە 20,000 هاوڵاتی سوودمون وەرگرتنی ڤاکسین بە شێوەیەکی گشتی بە هەموو جۆرەکانیەوە، لەو ژمارەیەکی بەرچاویان هەردوو دۆزیان وەرگرتووە یاخود هەردوو ژەمی ڤاکسینەکەیان وەرگرتووە. خۆشبەختانە توان بڵێم ئێستا ژمارەیەکی باشیش بەردەستەوەی بەردەوام بین لە پێدانی ڤاکسین و هەروە بەجێری ئەو پلانێک ئێمە هەفتانە لە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەولێر پێمان دەگاتە نتوان بڵێم ژمارەی ڤاکسینی پێویست بەردەست دەبێت ئینشاڵڵا لە ماوەکانی داهاتووشی کێشەیەکی ڤاکسینوان نابێت. لەو سنتەرەی سۆران بۆ چاودێری و چارەسەری کۆڕۆنا تایبەت کراوە تەنها 15 نەخۆش دەتوانرێت بە چڕی چاودێری بکرێت. زۆرجاریش ڕێژەی زیاتری نەخۆش دێت کە باری تەندروستیان باش نییە، ڕەوانەی پارێزگای هەولێر دەکرێن لە کاتێکدا ئێستا هاوڵاتیان پابەندی هیچ ڕێنماییەکی تەندروستی نین لە بەرامبەردا خواست لەسەر وەرگرتنی ڤاکسینی کۆڕۆنا لە نێو هەموو چین و توێژەکان زیادی کردووە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.